سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەهۆی وشکە ساڵی و کەمبارانیەوە ڕێژەی ئاو کەمی کردووە و لەگەڵ ئەوەشدا گرتنەوەی سەرچاوی ئاو بەتایبەت لەلایەن ئێرانەوە بۆتە هۆی دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان. بە جۆرێک ڕووبارەکە بەرە وشکبوونی تەواوەتی دەچێت. وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراقیش دەڵێت لە 2 ساڵی داهاتوودا بەگشتی عێراق تووشی قەیرانێکی توندی ئاو دەبێتەوە و هاوڵاتیان تووشی نەهامەتی دەکات. مامۆستایەکی جیۆلۆجی زانکۆی گەرمیانیش دەڵێت نزیکەی لە 170 ئاوی ڕووباری سیروان لە ئێرانەوە سەرچاوە دەگرێت و لەبەر لاوازی سیاسەتی عێراق و هەرێم بەرامبەر ئێران دەبێت دەست لەو ڕێژە ئاوە بشۆی. فارس ئیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا لەبارەی 200 ملیارد دینارەکەی بەغدا بۆ هەرێم ئاشکرای دەکات لە زووترین کاتدا ئەو بڕەپارەی ڕەوانەی هەرێم دەکرێت. سەرچاوێکی وەزارەتی داراییش ئاشکرای دەکات لیستی موچەی مانگی دەی وەزارەت و فەرمانکان بێ لێبڕین ئامادەکراوە و چاوەڕوانی نێردنی فەرمانی خەرجکردنین لەلایەن وەزارەتی داراییەوە. هەمان ئەو سەرچاوەیە ئاشکراشی کردووە چاوەڕوان دەکرێت سبەینی یەکشەممە فەرمانی خەرجکردنی موچەی مانگی دا بۆ ڕەوانە بکرێت تاوەکو هاوشەوەی مانگەکانی پێشوو لە 25 ئەم مانگەدا دەست بە دابەشکردنی موچە بکەن. بە گوێرەی ئاگاداریە کە ڕاستی سەرجەم فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کراوە. دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە نووسیوێتی لە پێناو پاراستنی تەندروستی شارەکەمان و گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ زیاتر پابندکردنی هاوڵاتیان بە گشتی و فەرمانبەران بە تایبەتی بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا بڕیارماندا لە ماوەی داهاتوودا لە کاتی دابشکردنی موچەی مانگانەدا ئەو کارمەند و پزیشکەی هەڵگری کارتی کوتانی ڤاکسینی کۆرۆنا نەبێت موچەی پێنادرێت. لەو ڕۆژەوە داوای لە کارمەندانی کردووە ئەوانەی تا ئێستا ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگرتووە زوو بە زوو ڤاکسین وەربگرن یاخود هەفتانە پشکنینی کۆرۆنا ئەنجام بدەن بۆ ئەوەی دڵنیابینەوە کە هەڵگری ڤایرۆسەکەنین. لەسەر داشکردنی نرخ بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی پسوڵەی بانک گەژنامەی ئاراستی خاوەنی مینیمارکێتێک کردووە و داوای لە خاوەنەکەی کردووە سەردانیان بکات. بە جۆرەی پسوڵەیەکی بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی کە ئاراستەی مینیمارکێتێک کراوە ئاگادار کراوەتەوە لەوەی بەبێ ئاگادارکردنەوەی ئەوە نرخی داشکاندووە پێویستە خاوەنی مارکێتەکە سەردانیان بکات. بڵاوبوونەوەی پسوڵەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە و بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە دەبوو چاودێری بازرگانی سلێمانی پێویست بوو دەستخۆشی لە خاوەنی ئەو مارکێتە بکردایە کە ژیانی هاوڵاتیانی لەبەر چاوگرتووە و نرخەکانی داشکاندووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەربێت.